لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە هاوڵاتیانی کوردی کەرکووک و ناوچە جێنا کۆکەکان چاوەڕێی هەر گۆڕانکاریەکن لە ناوچەکە لە بەرژەوەندی کورد کۆتایی پێبێت و جارێکی تر دەسەڵاتی کوردی بۆ ئەو سنوورانە بگەڕێتەوە بە تایبەتی چاودێری ڕێکەوتنەکەی چواری ئازاری نێوان یەکێتی و پارتی دەکەن تاکو بتوانن لە سەردانانی کەسێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک ڕێک بکەون. ئەگەرچی ململانەی نێوان ئەو دوو حزبە لەسەر پۆستەکان قوڵە، بەڵام هاوڵاتیان ئومێد دەکەن لە بەرژەوەندی کورد هەموو حزبەکان ڕێک بکەون تا دۆخی ناوچە جێنا کۆکەکان بەرەو ئاساییکردنەوە هەنگاو بنێت. والله ئینشەڵا باشە بێ، بەس ئیتر ئەویش بەڕێکەوتنی خۆیانە بێت تەواویاننا، یعنی ئەوانە بێ کارێ بکەن کە لەگەڵ حیزبەکانی ترا ڕێکەون و بەس بۆ خۆیان ئیش نەکەن، بۆ میلەتەکەی ئیشکەن. یعنی تا ئەم دۆخەی ئەم کورد چاک بێ لێرە و ئێستا خۆ دەزانین دۆخی ئەم کورد لێرە زۆر باش نییە. بەڵێ وەڵڵاهی باشی کوا هەیە. کەس سوال ناتوانێت دەستم بخاتە، بەڵام من هەمێدم هەیە ئینجا کورد یەکجاری باش بێ پشت یەک بگرێت. ئیشەڵڵا 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 کاکەکە ئاسایش نەبێ ئێمە لێرە ژیانمان نامێنێ. خۆ من شەوە ڕۆم بۆ سولەیمانی بۆ چەمچەماڵ کەس نارێ، بەڵام وەکو ئەوە نییە کەس و کارەکەی خۆت یان براکەی خۆت بێت پێ یاقەت بگرێت. ئەی برم ئمێدمان بەخوا هەیە، ئمێدمان هەموو حیزبەکان پشتن یەکە و ڕێککەون و هیچ ئاژەوایە نەمێنێ لە بینی یەکێتی و پارتی و هەموو حیزبەکان. ئەوە لە بین خۆیان هەیە، ئەگەر ئیتفاق بکەن و ڕێک بکەفن تەبعەن بۆ ئێمەش باشە. وایە شەعب چاوەڕی چێتی، ملەت چاوەڕی چێتی، ئاهلی کەرکووک چاوەڕی چێتی، چاوەڕی ئەو ڕێکەفن لە نایوەکە و ئیتفاق بکەن و ئێمەش ئیسلاحات بکەین و مەرتاحی بین و ئێمە چاوەڕی ئەومانەتە. لەوە زیاترمان نییە، ئەوە حاڵ وەزعگەمانە، وەزع نازانی چی بە چی ئەوێ نازانێت. ئەگەر ئەوان ڕێک بکەفن ناو یەکە تەبەن ملەتەکەی ئیسلاحاتەکە. من یەکێکی خۆمم بە نسبەت شەو ڕۆژ متابعەی هینەکەم ئەڵێم خوایە بەس ڕێکەفن و نەجات وایە ئەی ئەوە لەکوێ ئیسە بەیانی ڕێکەفن ناوەکە ئەوە لەکوێ وەزعێتە بگۆڕی. ئەگەرچی ململانەی نێوان ئەو دوو حزبە لەسەر پۆستەکان قوڵە، بەڵام هاوڵاتیان ئومێد دەکەن لە بەرژەوەندی کورد هەموو حزبەکان ڕێک بکەون تا دۆخی ناوچە جێنا کۆکەکان بەرەو ئاساییکردنەوە هەنگاو بنێت. هاوکات کادرێکی یەکێتی لە کەرکووک پێی وایە پارتی بەواژووکردنی ڕێکەوتنەکەی چواری ئازار جارێکی تر یەکێتی لەگەڵ عەرەب و تورکمانەکان دەخاتە کێشەوە لەبەرەوەی ڕازیکردنی ئەو پێکهاتانە بە کاندیدەکەی یەکێتی کاتی دەوێت، کاتیش لە بەرژەوەندی یەکێتی نییە. من پێم وایە ئەوەی پارتی کردێتی زۆر زیرەکانە بووە، پرسەکە لەسەر خۆی لابە بە شێوەیەک، بەڵام خوێندنەوەی هەیە بۆ دوای ئەوە پێکاتەکانی تر چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیەکەن شەڕێکی تر شەڕێکی قورستر بۆ یەکێتی جێ دێڵێ لەم شارە جارێکی تر لەگەڵ لایەنەکانی ترە بگاتە بە شێوەیە ڕێکەوتنێک، ئەمەش کاتی ئەوەیە کاتیش لە بەرژەوەندی ئێمە نییە. زیاتر لە ساڵێکە بەهۆی ناکۆکیە حزبەکانی نێوان پارتی و یەکێتی نەتوانراوە دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و پۆستی پارێزگاری کەرکووک و چەندین پۆستی تر کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لەدەست دراون بۆ کورد بگەردرێتەوە. ئەمە شوای کردووە دانیشتوانی کوردی ئەو ناوچانە لە دووبارە دەسەڵات بوونەوەی کورد لە ناوچە جێنا کۆکەکان بەگومان بن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.